خۆشەویستەکانم من زۆر جار باسی ئەوەم کردووە کە ئاو یەکێکە لە گەورەترین نیعمەتەکان و حەیاتی ئینسان لەسەر ئەوە ڕاوەستاوە. خوا لە قورئانە ئەفەرمێ وجعلنا من الماء كل شيء حي. لە ئاوە خوای تەعالا هەموو شتێکی دروست کردووە، هەموو شتێکی زیندوو خوای تەعالا لە ئاو دروستی کردووە. والله براینە ئاو ئەڵێن خەڵک ئەڵێ یعنی ئەوای کە ئێستا محللین ئەڵێن ئەوانەی کە لە بواری سیاسەتا ئیشەکەن ئەڵێن شەڕی داهاتووی جیهان لەسەر نەوت نییە لەسەر ئاوە. یعنی ئاو ئێستا حالیەن ئاوی فرات ئەو ڕووباری فراتە کە بە عێراقا تێپەڕ ئەبێ نیوە کەمی کردو چونکە تورکیا سەددا ئەنا و ئەوێ ئیسفادە لەو ئاوە بکا بۆ خۆی. ئاو زۆر مهمە. من و تو ناتوانین چاری بکەین تورکیا چیەکا و عێراق چیەکا و ئێران چیەکا و چۆن ئاوەکە ئەگرن و ئەمانە، بەس من و تو خۆ ئاوە بۆ ڕێکەی ماڵمان ئەتوانین پارێزگاری لێ بکەین. ئەو ئاوە بۆڕی ماڵمانە ئێمە محاسبە لەسەر ئەوواکەین. یعنی ئاو ئەوەندە ئیسفادە لە ئاو بکە ئەوەندە بەکاری بێنە کە پێویست پێیەتی. ئەم قسەیە کە من ئەیکەم زیاتر ڕووەکەمە خوشکان، زیاتر ڕووەکەمە ئەو خەڵکەی کە ئەو ئافرەتانەی کە ئاو سەرفەکەن، یعنی ئەوان خانەوادەن و لە ماڵان پیاو کەمتر سەرفێکە، پیاو ئەو پەڕی سیارە شۆردنیەکە هەوڵ بدات یعنی پارێزگاری لەو ئاوە بکە کاتێ سیارە ئەشۆرێ. بەڵام زیاتر ئەمە بۆ خوشکانەوە بە ئافرەتانە. بەڕاستی بەهۆی ئەوانەوە جاری وا هەیە کاتی ئاو تەنکەکەی ماڵ پڕەکە احتیاجەکەی ماڵی خۆی جێبەجێەکە ئەمجا سۆندەکە گرێت دەستۆ دێتە دەر قاپی حەوش و یعنی خەریکی ئاوڕشێنکردنە. بەهۆی ئەوەوە چەند ماڵی تر بێبەش ئەبێ لە ئاو. ئەگەر ئەو ئاوەکەی بۆسیێ بۆ ڕێ ئاوەکە ئەڕوا بۆ ماڵەکانی تر و خەڵکی ترش ئیسفادەی لێەکە. جا براینە ئەگەر لە ماڵەوە حەنەفیتان نەخستوتە بۆ ڕێکانتان حەنەفی تێبخەن. تەماشا ئەوە مەکە بزان سەعاتی بۆ کریایان نەکریاوە، تۆ بۆ خوا بیکە سەیری حکومەتیش مەکە بڵێ من بەخوا چەندی ئاو سەرف بکەم حکومەت هەر 20,000ەکەم لێ سێنێ. براینە من ئەو جارەکەیش پێم وتن برا داینە ئەم حکومەتە باوکێکە و جۆ ناداتە ئێمە. ئەی خو نابێ ئێمە کارەبا و ئاوەکە زیاد سەرف بکە، ئێ بسوڵمانێکی تر لە پاڵمانە زەرەرەکە. ئێمە وەک ئەوە وایە ئێستا من ئەگەر ماڵی برایەکەم، ماڵی ئامۆزایەکەم، ماڵی باوکم، ماڵی خوشکێکم، ماڵی کەسوکارێکم، دراوسەیەکم، خەڵک کوردێکی حاو کورە بسوڵمانێک لە ئەم شوێنە لە ئەم وڵاتە لە ئەم شارە ئەژێ پێویستی بە ئاوەکە ناگاتە ماڵیان. ئەگەر من و تۆ ئەو ئاوە بۆسین ئەو بۆ ڕێ بۆسین ئاویشەگاتە ئەو زەرەر ناکە. ئەو یان ئەو ئاوە داهاتوش ئەگەر کەم سەرف بکەێت لە داهاتوە بۆ خۆمانیش ئەمێنێتەوە. من عەرزم کردنوتم ئەو ئاوەی لە سمودا سەرفە بێ لە شارێکی چەند ملیۆن خەڵکیە سەرفە بێ. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء